سڵاوتان لەوێت بەیانیتان باش بۆ هیوایی کە لەم بەیانیە ساردە زستانیە یەکەم ڕۆژی زستان وەرزێکی جوان وەرزێکی پڕ لە خێر و خۆشی دەست پێ بکەن. پیرۆستان بێدەم زستانە بۆ هیوایی کە ڕۆژەکانی هەمووی پڕبێت لە خێر و خۆشی پڕبێت لە لەش ساغی و ئەو ڕۆژانە بن کە ئێوە بە ئامانجەکانتان تێیدا دەگەن. ئەمڕۆ پەروەردەکردنی منداڵ یەکێک دەبێت لەو باسانی کە گفتوگوی لەسەرەکەی لە کاتی پشۆکان و مانەوەیان لە ماڵە منداڵەکان لە وەرزی زستان و سەرما تەوەری ئەمڕۆی بەیانی 24 دەبێت و لەگەڵ توێژەرێکی کۆمەڵایەتی باسی شێوازەکانی پەروەردەکردنی منداڵان لە کاتی پشوو و مانەوەیان لە ماڵدا دەکەین. بە مەبەستی بە کولتورکردنی کتێب خوێندنەوە لە نێو گەنجان لە شاری سلێمانی چەند گروپێک دروستکراون و ڕۆژانە ئەندامانی گروپە ئەو گروپە کتێب دیاری دەکەن و دواتر بە یەکەوە هەڵسەنگاندن بۆ کتێبەکەکەن. دادگایەکی بەریتانیا بڕیاریدا حاکمی دوبەی 730 میلیۆن دۆلار بە هاوسەری پێشووی و دوو منداڵەکەی بدات و ئەمەش بە گرانترین مارەیی جیابوونەوە لە دادگاکانی بەریتانیادا دەنێت. سەرەتا بەو شەپۆلە سەرما و بەفروبارینە دەست پێەکەم کە چەند ڕۆژێکە پارچەکانی کوردستانی گرتوتەوە و پلەکانی گەرماش دابەزیون زۆر. لە باکووری کوردستان شەپۆلێکی بەفربارین ناوچەکانی باکووری گرتوتەوە و لە هەندێک شوێنیش زیاتر لە 1 متر بەفرباریوە. بەفربارین ڕێگەی بێگومان لە چەندین شار و پارێزگا و گوند لە باکووری کوردستان داخستووە وەک زۆربەی ساڵانی دیکە ڕێژەی بەفربارینەوە نە زۆرە کە ڕێگەکان داخرێت لە هەر یەک لە پارێزگاکانی دەرسیم وان و ئاگریش بەهۆی بەفربارینەوە دەرگای قوتابخانەکان داخرا. هێلە بەرفبارینێک و لە سەرانسەرێ باکوورێ کوردستانی vegirtiye didome. Li gor agahiyên dawî rêyên zêdetirê 2200 gundan ji ber berfê girtîne. Herçend hewlên vekirina rêyan didomin jî ji ber berdewamiya berfbarînê nagên encamê. Berfê rêyên serekeyên navbera bajaran jî bo hatûçinê asteng dike. Rêya Mûş û Diyarbekirê ji berfa zêde li Pasûrê bo hatûçinê hatiye girtin. Ji ber berfa zêde li gelek navçeyên Dêrsim, Agirê, Erzurum û Wanê dibistan ketine bênivedanê. Li Wan û Colemêrg û Çewlîgî bilindahiya berfê nêzîkî 1 metre bûye. Berfbarîn û qeşa li gelek deveran dibe sedemê rûdawîn hatûçîne. Li gor agahiyan li ser rêya Qers Erzurumê ji ber berfê bûyereke hatûçîne rûda. Di encamê da 4 kesan canê xwe ji destan 25 kes jî birîndar bûn. Berfbarîn rewşa nexweşan girantir dike. Taybet jinên ducanî û nexweşên giran ku li gundanin zehmetên mezin dibînin. Seqanasiya herêmê daxuya kirin, pêla berfbarîn û qeşa heta roja înê dê berdewam be û ji bo deverên çiyayî hişyariya berfa zêde û aşûtê tê dayîn. بارانبارینی چەند ڕۆژی ڕابردووی شاری سلێمانی پرۆژێ ئاوی سەرچناری ژیاندەوە ئاستی ئاوەکەش بەرز بووە. بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی ڕاگەاندووە کە لە بەرنامەیدایە چەند بربەستێک بۆ گلدانەوەی ئاوەکە دروست بکەن بۆ ئەوەی کە بۆ پرۆژەی گەشتیاری و بەخێوکردنی ماسی سوودی لێ ببینن. بارانەکەی چەند ڕۆژی ڕابردووی سلێمانی ئاوی سەرچناری زیاد کردووە. لە کاتێکدا ماوەیەک پێش ئێستا بەهۆی وشکە ساڵی ڕابردوو ئاستی ئاوەکە زۆر دابەزی بوو. بەڕێوەبەری ئاوی سلێمانی پێی وایە بارانی چەند ڕۆژی ڕابردوو بۆتە هۆی تەقینی زۆرێک لە کانیاوەکانی پرۆژەکە. بەڵام ئەو تەقینە تەقینێکی پۆزەتیڤە و ئاستی ئاوی سەرچناری زیاد کردووە. بۆ چوون هەیە یان لە گمۆ هەزارکانیەوە با بڵێن ڕێڕەوی گرتووە تا سەرچنار و ئەو کارێزانی کە لەسەر و خەتەن یان لە با بڵێن خەزانی مێرگەپانەوەیە. ئەم دوو سەرچاوەیە کە زیاتر ئەڵێن ئاوی سەرچناری احتیمال دەکات سەری و لێ هەڵەقڵێ.
لە سەرچنارەوە با بڵین هەڵەقڵێ بە قلیاچەمی قلیاسانە ئەڕاتەوە لای تانجەر و لە تانجەر و شۆچێتەوە بەرە و بەنداوی دەربەندی خان. تایبەت بە ڕەوشی کەش و هەواش بە پێی ئاماری بەڕێوەبەراتی کەژناسی و بوومەلەرزەزانی سلێمانی ڕۆژی دووشەممە 10.5 میلیمەتر باران باریوە. کۆی گشتی بارانبارینی ئەم ساڵیش تا ئێستا 87 میلیمەترە لە کاتێکدا ساڵی ڕابردوو تا ئەم کاتە 290 میلیمەتر بارانباری بوو. ئێمە بڕی بارانبارینەکان تا ئێستا ئەوەی کە ئامەرمان کردووە دەتوانین بڵین نزیکەی لە 175 بارانی پاییزدا باریوە، بەڵام ئەوەشمان لەبێن نەچێت کە ئێمە هێشتا وەرزی زستانمان لە بەردەما ماوە و وەرزی بەهارمان لە بەردەما ماوە کە ئەمە زۆری بارانبارینەکان نزیکەی لە 185 بارانبارینەکان لە وەرزی زستان و بەهاردایەوە پشتیوان بەخوای گەورە دەگەرێتەوە ئاستی تێکەڕایەکانی. بەڕێوەبەراتی ئاوی سلێمانی ئەوە ژاشکرا دەکات لە پلانیاندایە لە داهاتوویەکی نزیکدا چەند بربەستێک بۆ گڵدانەوەی ئاوی پرۆژەی سەرچنار دروست بکرێت کە دەتوانرێت دواتر بۆ پرۆژەی گەشتیاری و بەرهەمی ماسی سوودی لێ ببینرێت. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. ئیشەڵا کە هەر ئەو نعمەتە بە نعمەتی بمێنێتەوە نەبێ بە نەقمە لێمان و هەر سوود لە ئاوی باران وەربگرین ئیشەڵا کەس زەرمەند نەبێت لە ئاوی باران. هەرچەندە دابێمە سەر بابەتێکی دیکە کە لە کەرکووکە ئەم بابەتێک ئێستا باستان بۆ ئەەکەم. ئەو ڕۆژانەی کە ڕۆژی ئاڵای کوردستانن کەرکووکیەکان زۆر بە زەحمەت دەتوانن کە ئاڵای کوردستان هەڵکەن لە کەرکووکە. ساڵانە هەر کە لەوێژ بووم کێشە لەسەر ئەو شتە دروستە بوو. هەرچەندە ئەمێ وەڵام هەوڵێکی زۆر هەبووە بۆ ڕێگریکردن لە هەڵکردنی ئاڵای کوردستان، بەڵام قوتابیانی زانکۆی کتاب لە کەرکووک ئاڵای کوردستانیان هەڵکرد. قوتابیانی کورد هەمیشە ئەو قسێ دەکەن، دەڵێن ئێمە لەگەڵ نەتەوەکانی دیکە هیچ کێشەیەکمان نییە، وەک براش لەگەڵ هەموو هاوڵاتیانی کەرکووک دەژین، بەڵام ئەوەی کە کێشە دروست ئەکات هێزە سەربازیەکانن کە ڕێگری لە هەڵکردنی ئاڵای کوردستان دەکەن، بەڵام ئەوان ئەمساڵ هەڵیان کرد. بە جلوبەرگی نەتەوەییەوە ڕۆژێکیان تەرخان کردووە و ئاڵای کوردستان و جلوبەرگی کوردی و سرودی نیشتیمانیی ڕقیب دەوترایەوە لە زانکۆی کتاب لە کەرکووک. تەوەکانی تێدا عەرەب و تورکمان لە پێش 16 ئۆکتۆبەر ئەزموونیان هەبووە کە ئەو کاتەی کورد لێرە باڵادەست بووە بە شێوەیە خزمەتی ئەوان کراوە، هیچ جیاوازیە لەگەڵ ئەوان نەکراوە. ئێستاش بە هەمان شێوە جگە لە ئەو کەسە شۆڤیانیانەی کە لە دەرەوەی کەرکووک هاتوون نەتەوەکانی ناو کەرکووک عەرەب و کورد و تورکمانۆک و برا دەژین و بێ هیچ کێشەیەک، بەڵام شۆڤێنی عەرەب لە خواروی عێراقەوە هاتوون بۆ ئێرە و هەندێک جار زوڵم و ستەم لە خەڵکی ئەم شارەکەن. کورد و عەرەب و تورکمان هەمووی پێکەوەیە، هەمووی تێکەڵاوە، یعنی تۆ کە سێرەکەی نسبەتێ زۆر بەمان نسبەتەکەی کووردە، لەوێ عەرەب حەفلەی خۆی کرد، لێرە کوردی کردی، اینجا دوێەوە هەمویان تێکەڵاو بوون. جگە لە نەتەوەی کورد، نەتەوەی عەرەب و تورکمانش لێرە جلوبەرگی نەتەوەی خۆیان لەبەر کردووە. ڕۆژێکی تایبەتە بەلای قوتابیانی زانکۆوە. صارت حفلة بجامعة الكتاب بمناسبة يوم الزي زين. ئاهەنگێکی تایبەت بوو لە زانکۆی کتاب. ئەم پێکەوە ژیانە لێرە هەیە، نمونەی کەرکووکە هیچ جیاوازێک لە نێوانمان نییە. جميع العراقيين. مامۆستایانی زانکۆکە هۆکاری دروستکردنی ئەم کەشن. کورد و عەرەب و تورکمان بە ڕێژەیەکی یەکسان قوتابین لەم زانکۆیە. توانیمانە باوشی خۆمان کردوێتەوە بۆ هەموو مامۆستاکانمان کە پێکاتون لە کورد و عەرەب و تورکمان و لە جامیعەکەمان ئێستا حالیان 25 بەشی علمی هەیە، هەر 25 بەشەکە ئەتوانم پێ بڵێم ڕێژەی کورد و عەرەب و تورکمان مساویە لە زانکۆی کتاب. لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری 2017ەوە یەکەم جارە کەشوهەوایەکی لەم شێوەیە لە زانکۆ دروست بێت. هێزانامنیەکان سەربارەوەی کە ڕێگریان کرد لە هەڵکردنی ئاڵای کوردستان، بەڵام ئاڵا هەڵکرا و ئاهەنگ و بۆنەنەتەوەیەکانیش بەرز ڕاگیران. سۆران کامەران، کوردستان 24 کەرکووک.
بە گوێرەی ڕێکەوتنی ڕێکخراوە پیشەیەکانی خاوەن تەکسیەکان و ئەنجومەنی شارەوانی شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کری تەکسی ناو شار لە نێوان 15 بۆ لە 130 بەرز بۆتەوە. هاوڵاتیان ئەڵێن کە لە کاتێکە بەهۆی دۆخی خراپی ئابووریەوە هەمووشت گران بووە، گرانکردنی کرێی تەکسی ئاسایی مافی خاوەن تەکسیەکان. لە 2 مانگ لەمە و بەرەوە و بە پێی ڕێککەوتنێکی ڕانەگەیەندرا و لە نێوان شۆفیرانی تاکسی لە هێندێک لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان شۆفیرەکان خۆیان کرێی هاتوچۆی ناوشاریان گران کردهبوو. ئەم کارە ناڕەزایەتی هاوڵاتیان و ئەنجومەنی شارەوانیەکانی لێکەوتەوە و سەرنجام بە ڕێککەوتنی ڕێکخراوی پیشەیی شۆفیرانی تاکسی و ئەنجومەنی شارەوانی لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کرێی تاکسی بە فەرمی لە نێوان 115 بۆ 130 گران بووە. تاکسی هەیە واقعان 4-5 میلیۆن تمەن لەمایەکە بۆی سافی و خالص ئەمێنێتەوە هەتا هەزینەگە لە دەرمانی و ئێستەلاکە ماشینومانە بەس بەنەزە من شتێ تەبیعی و عادیەوە مۆرەدە قبولمانەوە هەر قبولیش یەکەین و گرانتریش بێر قبول یەکەین هیچ ئێترازێکیش ناکەین و ناتوانین نیش بکەین و کەنیش جوامانیە. لەسەر جەمشارەکانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان هەڵاوسان گەیشتوتە نزیک لە 150 و بۆ بەشێک لە خواردەمەنەکانیش لە 160 تێپەڕیوە. لەم بارودۆخەدا ئەگەرچی گرانبوونی کرێی تاکسی ڕەنگە گرانی زیاتری کەروپەلەکانی لێ بکەوێتەوە، بەڵام هاوڵاتیان دەڵێن کێشەکە لە خاوەن تاکسیەکانەوە نییە و لە کاتێکدا کە هەموو شتێک گران بووە ئەوانیش مافی خۆیانە کرێی هاتوچۆ گران بکەن. ماشین دە بەرابەر قیمەتی لە پای 2 ساڵەمە بەردا گران بووە بەسڵات هەزینەیە ترکیشی زەبان خۆراکی پوشاک بەتوارسکەم وەسایل لەوازمخانەگی لێدە تاکسیش بەسڵاویش هەزینەی گرێ بەنێخوا وەڵام من بەنەزەر من شتێک نییە بەسڵا 30,000 من بۆ مەسیرە بەسڵا 30,000 من ئایزە فەکێکە بە قیمەت 500 من بوویسە بۆ 4,000 من 5,000 من بەنەزەر من قیمەتی فرێنەوە وڵات بەنێخوادا ئەوانی هەزینە گیانگرەوە بەسڵا قیمەتی ماشینیان ڕۆژ بەڕۆژ بەسڵا ئەسلاک پێیاگات ڕۆژ بەڕۆ قیمەت ماشینیان تێ دەخوارەوە لێ بۆ قیمەتە کارەکەن وڵات بەنەزەر من هەزینەکەی فرێنیە. 2 ساڵ لەمە و بەر و پاش گرانبوونی نرخی بنزین کە ناڕەزایی بەربڵاوی هاوڵاتیان لە زیاتر لە 100 شاری ئێرانی لێکەوتەوە، سەرجەم کەلوپەل و خزمەتگوزاریەکان نرخیان برز بووەوە. بەڵام بەهۆی ئەوەی تاکسیەکان مانگانە 400 لیتر بنزینیان بە نرخێکی هەرزان لە حکوومەت وەردەگرت، کرێکەیان وەک خۆی مایەوە. ئەمە لە کاتێکدایە کە وەک شۆفیرانی تاکسی دەڵێن ئەو بنزینەی حکوومەت دەیانداتێ بەشی هاتوچۆی یەک هەفتەشیان ناکات. کامیل بۆکانی، کوردستان 24. کەمپینی کۆکردنەوەی هاوکاری بۆ زیان لەکەوتەکانی لافاوەکەی هەولێر لە پارێزگای دهۆک کە دەزانی چەند ڕۆژێکە ڕاگەیەنراوە ڕۆژانەش هاوڵاتیان هاوکاری دەبەنە 2 شوێنی دیاریکراو بۆ کۆکردنەوەی هاوکاریەکان بۆ کە بگاتە دەست زیان لێکەوتوان. ئەو کەسانەشی کە بەشداری کەمپینەکەکەن ئەڵێن کە خەڵکی هەولێر چەندین چاکیان بەرامبەر خەڵکی پارێزگای دهۆک و پارێزگاکانی دیکە کردو. ئێستاش کاتی ئەوەیە کە هاوکاری ئەو خەڵکە بکرێت چۆن لە کوردی خۆمان ئەڵێین بە کام دەست بدەیت بەو دەستەش وەرئەگریتەوە. ئەو یەک ژوان کەسان بووە گۆڕژێمە بەحەس بزورەملێ ئەو دەربەدەر کری و ئاوارەی کەمپا بەحەرکێ کری. هێشتاژی چاکی و باشێن خەلکی هەولێرێ پێشچاف ماینە و خاپقەردارێ وانە زانیتن. ئەجبەر vêjî بکوژمەکێ پارەی vehatiye da ku hevkariya ziyanvekeftiyen lehyên Hewlêrê biketin. Esek şwa xelkê bi herkê me rastî sala 88 emrê min 13 sal bû wextê em çûne bi herkê. Em birîn Megreb bû, em birîn daqutayne deştekê li wêrê hemî histirî bûn, hemî yani sehrayek bû bes Xwedê dizanî ya çawa bû. Ev xelkê Erbîlê hemî hatin harîkarî ve hem harîkariyekî bû me kir yani bira jî bû birayê wê harîkariyê naket. Parêzgeha Duhokê du kempînên piştevanîkirin yên komkirina harîkarî û kelopelan pêkînayne. Yekîşwana ku lavahiyê parêzgehê ye, komkirinên maddî û diravî lê têne komkirin. Ku ji layê lijneyekê ve serpereştçawê tête kirin û rojana welatî dikarin hevkariyan pêşkêş bikin. Her wesaya din jî lavahiya rêveberiya koç û koçberan û bersevdana qeyranan e.
ئەفلژنا بوومەوە شەڕژە دەست بکار بە حتانکە ڕێژێکە باشە زۆرە تشتا هاتی بەس نەتوی ئاستیدا و ئەم بشێن بژین ئەم دیهاری کاریا بین هەولێر هەتانو کە بەرهندێژی ئەمپریکا کەناڵی هەوە بانگازیا خڕات گەینە خەلکی دوهۆکێ و خەلکی دوهۆکێ بلا مردینیا خۆ هەرجار دیار بکەن و هەر تشتێکی پێتیوی ژیانی بیتن هاریکاریا خەلکی هەولێری بکەتن بلا بگەینە ڕێڤەبەریا کۆچ و کوژبەران و بەرسفدانە غەیران و کوژمێکی پۆرەی هاتی هاتوونی کە هەر کەسێکی هاتی دیو پێچێ بۆنێت خو قدر امکانات خود تشتکی پیشکشگیری تقدیم کردی بس ابرو صباحی دیو بردام بیتن از بارم ده کد بیشن نتیجه جه دلخوش شبابید حتی 5 میلیون دینار جهنده کوی اینای و کمترین جه حمله 100,000 دینار جه کمتر جهنده کوی دین پشتیکو چند روزن رابوری دا پلکا دجوارا بارانم سر هولیر دا گرتی و بوی صدم پیدابونا لهی و لافاوان هجمارک اولاتیان ببونه قربانی هر وسا ضرر و زیان زور مادی جیب دور کفته بون پشتیوه که جی خلک پارزگه ها دهو که الچند جهن جدا جدا دست بکم کرنا هاریکاریان جوی خلک لقومای کریه اوه هویجی کش روژا شنبیه ور دست بکریه بریار تاک و شنبیه بهتنیا بردام بیتن و هاریکاری بینکم کرن مسعود محمد کردستان 24 دهوک پەروەردەکردنی منداڵ لە کاتی پیشۆکان و مانەوەیان لە ماڵ ئێستا کە باسی لەوەکەین دەزانین کە حکوومەت یارەمی کوردستان بۆ ماوەی هەفتەیەک بە بۆنەی ئاهەنگەکانی یادی لەدایکبوونی حەزرەتی مەسیح و جەژنی سەری ساڵ پشووی لە تەواوی دامودەزگەکانی حکوومەت و ناوەندی خوێندنەکان ڕاگەاند بۆیە لەو ماوەیەدا دەرگای قوتابخانەکان داخرێن و ئەمە لە کاتێکایەکە لەم ماوەشە کەش و هەوا زۆر ساردا و منداڵان ناتوان بچنە دەرەوە ئێمەش لە بەیانی 24 باسی سوود وەرگرتن لەو پشووە و چۆنێتی پەروەردەکردنی منداڵان لەلایەن دایکان و باوکانەوە دەکەین وەک کۆمەڵناس و دەرووناسانیش باسییان کردووە کە ئامانج لە پەروەردەی مناڵ ئەوەیە کە یارمەتی بدەین بۆ ئەوەی بە دروستی گەشە بکات و بە جوانی پێ بگات و بە باشی ڕەفتار و هەڵس و کەوت بکات. جا بۆ گفتوگۆکردن لەسەر ئەمە کە هەفتەیەک ئەبێت منداڵان لە ماڵەوە بن و ئەو پشووە ڕاگەێنراوە دایکان و باوکان چۆن دەتوانن سوود لەو هەفتەیە وەربگرن فازڵ عومەر توێژەری کۆمەڵایەتی لە ستۆدیۆ لەگەڵمان میوانە بەیانیە بەخێر هاتیکان زۆر سپاس سپاس بەو دەرفەت بژیت دەوترێت کە پەروەردەکردن هونەرە و زانستە چۆن بتوانین ئەمە باسی لێ بکەین کە چەند شێواز هەیە بۆ پەروەردەکردن باڵێ لە ڕاستیە جارێکتر سوپاس بۆ ئەو دەرفەتە بەیانی بینەرانتان باش هەڵبەتە ئەوەی کە دەوترێت پەروەردە زانستە واقعان زانستە چونکە بابەتەکە پەیوەندی بە فێرکردن و ڕاهێنان و بارهێنانی کەسێکەوە هەیە هونەرە لەبەرەوەی پێویستی بە سەلیقە و چۆنیەتی دۆزینەوەی هۆکار و ئالیەت و میکانزم هەیە بۆ گەیاندنی ئەو زانستە بە تاکید پەروەردەکردن پرۆسەیەکی فراوانە ئەتوانین بەسەر دوو ئاستادا بەشی بکەین پەروەردەیەکمان هەیە ڕاستە و خۆیە پەروەردەیەکمان هەیە ناڕاستە و خۆیە پەروەردەی ناڕاستە و خۆ ئەوەیە کە ڕۆژانە تۆ ئەو هەڵس و کەوت و ڕەفتارانەی بێ ئاگایانە ئەنجامی ئەدەی مناڵەکەت لێ وەرئەگرێ بە شێوەیەکی ناڕاستە و خۆ کاریگەری لەسەردا ئەنێ بۆیە دەوترێت ئاگاتان لە هەڵس و کەوت و بەکارهێنانی وشەکان بێ لە لای مناڵ چونکە مناڵ ئیمتیساسی ئەو بابەتانەکە و لە هەمان کاتدا کە دەوترێت خێزان وەکو بچووکترین یەکەی کۆمەڵایەتی بە دوایدا گەڕاک بە دوایدا دام و دەستگاکانی میدیا بە دوایدا ناوەندەکانی مەسەلەن خوێندن و هەروەها ئەتوانین بڵێن کە بابەتگەلی تریش وەکو مزگەوت وەکو ئەو ناوەندانەی کە مرۆڤ بەریانەکەوێ بە شێوە لە شێوەکان ئەمانە کاریگەریان لەسەر ئاراستەکردنی مناڵ هەیە بەبێ ئەوەی کە دای بنیت
قسەی بۆ بکەی بیخیتە ناو چوارچێوە بەرنمەیەکەوە بە نانڕاستەوخۆ ڕۆژانە کاتازە شتێکی دیکەش ئێستا توانین بڵین کە تەنیا دایک و باوک نییە کە پەروەردەی منداڵەکێکە وەک باست کرد شوێنەکانی دیکە بەڵام ئەو شوێنەی کە زۆر زەقا ئەو شتێک کە ئێستا زۆر سەرنجێخرێتە سەر سوسیال میدیایە ڕەنگە مناڵێکی من ئەوەندەی کە سوسیال میدیا پەروەردەیەکات ڕەنگە من خۆم لە دەوام بم فریانەکەوم یان نەتوانم چی بکەین کە لە ماوەی هەفتەیە ئەوەندە مناڵەکانمان ئالودەی سوسیال میدیا نەبن لەو هەفتەیە هیچ نەبێت تۆ زێدوریانکەن و زیاتر لەگە خۆمانە بن هیچ نەبێت لەو هەفتەیە کەمێک کاریگەریمان زیاتر بێت زۆر ڕاستە جا لە ڕاستیە ڕەهەندە با بڵێن ئەو ڕەهەندەی کە وتمان پەروەردەی ناڕاستەوخۆ لە پاڵیشیا پەروەردەکردنی ڕاستەوخۆ هەیە کە ئەم پەروەردەکردنە ئەرکی سەرشانی خێزان و موئەسسەسەکانی خوێندن کە پەروەردە و فێرکردنە قورس دەکات چونکە ئەمانە بە پرۆسەیەک لە ڕاستەوخۆ بەر منداڵەکە دەکەون و دەیانەوێ کاریگەری لەسەردا بنێن بە ئاراستەی دروستکردنی مرۆڤێکی ئیجابی بەداخەوە لە هەرێمی کوردستان بۆتە ئەمری واقع ئەو کاتانەی کە مناڵ لە ماڵەوەیە ئەو کاتانەی کە لە ناو وەندەکانی خوێندن ئەگەڕێتەوە ئێستا دەرفەتێکی زۆری بۆ ڕەخساوە بۆ ئەوەی لەگەڵ شاشایە بژی کە بە قەناعەتی ئێمە ئەوە یەکێکە لە ڕەهەندە خراپەکانی پەروەردەی ناڕاستەوخۆ چونکە تۆ بێ ئاگاوە خودی بناڵەکەش بێ ئاگایە لەوەی کە ڕۆژانە چی دەرخواردەدرێ ئەم ئەوەری ئەگرێت ئەی مژێ کاتێک بەخۆیە زانێ خەریکی دانەوەی ئەو شتانەیە کە مژیویەتی و بە قەناعەتی منیش سۆشیال میدیا بە تایبەتی ئەوەی کە دەیبینین یعنی شتی هی کامڵی تیانە کرچ و کاڵ و ڕاگوزەرە لەگەڵ لەمسی دەستا تێ ئەپەڕێ هەموو شتی هی نین یعنی بابەتگەلێک نین کە مرۆڤ بە ئاراستەی هۆشمەندیە بەرێ بەڵکو بە حەقیقەت ئەتوانم بڵێم ئەگەر بەکارهێنانی ئەم وشەیە گونجاو بێ بە ئاراستی گەمژەیە ئەیبا واتە تۆ هی ناکات پڕ ناکات بەڵکو خاڵی دەکاتەوە یا بارگاوی دەکات بە کۆمەڵێشتی بێبەها باشە دایک و باوکە بێ لەم کاتە چی بکەن چونکە توێژەرە کۆمەڵاتیەکان ئەڵێن ئەوەندەی کە دایکان و باوکان قسە دەکەن دەبێ ببیستن زیاتر لە مناڵەکان ببیستن لە بریەوەی کە 20 وشەی پێ بڵێ 10 وشەی پێ بڵێ بەڵام 20 لێ ببیستە یەکێک لە ڕێکارەکان ئەوەیە کە زیاتر گوێ لە مناڵەکانمان بگرین کاتیان بۆ تەرخان بکەین یاخود لە خراپی سوسیال میدیا ئاگاداریان بکەینەوە چۆن بتوانین ئەو کلتوری گفتوگۆکردن بەیەکەوە بابەتێکە لە ڕاستیا لە کۆمەڵگەیە بۆ کۆمەڵگەیەک ترە گۆڕێ لە کۆمەڵگە ئەوروپی پێشکەوتوەکاندا مناڵ وەکو مناڵ سیر ناکرێ وەکو مرۆڤێک سیر دەکرێ بۆیە مخاتەبە و گفتوگۆکردن لەگەڵی بابەتێکە ممارەساکرێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وە بتایبەتی لەو کللتورانێک کە وەک ئێمن مناڵ ئاراستە ئەکرێ گفتوگۆی لەگەڵ ناکرێ مناڵ بەردەوام پێی دەوترێ گوێی لێ ناگیرێ بەڵام بە گشتی خێزانەکان وەکو بچووکترین یەکەی کۆمەڵایەتی بەرپرسیاری سەرەکین لە پەروەردەکردنی منداڵ بۆیە لە ڕاستیا زۆر گرنگە بەشێک لەو کاتانەی کە مناڵ هەیەی با بڵین بە گفتوگۆکردن و لەگەڵا دانیشتن و قسە لەگەڵاکردن پڕ بکرێتەوە نەک بەجێی ئەو شاشە بەداخەوە ئێستا ئێمەوەی کە بەڕێستان ئاماژەتان پێکرد خەریکین پێێنینە ناو پشووی وەرزی زستان کە ئەمڕۆ هەموو حکوومەتیش هەرێمی کوردستانیش ئەگرێتەوە بۆ ماوەی هەفتەیەک ئەم چەند ڕۆژە بە قەناعەتی من لەوانەیە بەشی هەرە زۆری بە ژیان لەگەڵ شاشە پڕ ببێتەوە کە ئەبێ وانە بواە یان هەر بەشێکی دریشی ئێمە باس لەوە بکەین چۆن لە خوێندن دانەبڕێ ڕەنگە ئێستا منداڵی گوێ لە پرۆگرامەکەی ئێمە بێ بڵێن پرۆگرامە درژی من قساکاڵێ با لە خوێندن دانەبڕێ کە مناڵ هەر بە خۆی من لە ڕاستیە پێم وایە کە پشوو درا بە مناڵ پێویست ناگا لەگەڵ دەفتەر و کتێبا بژی بە قەناعەتی من ئەو هەفتەیە کاڵی پشوو واتە ئیسراحەت مناڵ کاتێک گەچێتەوە ناو پرۆسەی خوێندن کاتێکی زۆر کەمی ئەوێ بۆی جارێکی کە لەگەڵ یا بگونجێتەوە و بار بێتەوە ئەوەی کە زۆر گرنگە بە قەناعەتی من لە ماوەی ئەم هەفتەیە ڕەنگە ئێمە وەکو ئەو کۆمەڵگایی کە پەیوەندیە کۆمەڵایەتیەکانمان فراوانە ڕەنگە بە سەردان و
جارێکی تر تەعزیزی ئەو عیلاقاتانە دەست پێ بکەینەوە بۆی هەیە پشوویەکی زستە لە پشووی زستانەیە عادەتەن گەشتێکی زستانە ئەنجام بدەیت و زۆر گرنگە ئەو کاتانێکشی کە لە ماڵەوەیت و جە و ڕێگەت نایە بچیتە دەرەوە کەشێکی کۆمەڵایەتی لەگەڵ عیلەکەدا دروستکەی بە دانیشتن لەگەڵ هەنێ دایک و باوکێ ئێستا هەر یەکسەر کە منداڵەکەی تو باوشی پیاکە بڵێن دوێنێ هاتوتە وەرە ئەمڕۆ تەواو ئیتر جانتا دا ئەخین و زنجیرەکەی داین و ئەیخینە سوچەکەی تر سەعیوشت ناکەین مەبەستمێ لەو خوێندنەدا نەبڕێت با بەدیلی تر هەبێت ئەڵتەرناتیڤێکە بێت بۆی کە مناڵەکە نە لە خوێندن دابڕێت لە کەشێکی زانستی شابێت بۆ نمونە چیرۆکی بۆ بخوێنرێتەوە بۆ منە کتێبێکی پێ با بڵێ لەم ماوەی ئەم هەفتەیە تەواوی بکە ئەو کتێبە بخوێنە ئەمەوێت چی چۆن دایک و باوک ڕێگە بدۆزێتەوە کە خوێندنەوە لای مناڵ خۆشەویست بکات خۆی ئەوەیە کێکە لەو ڕێگایانەی کە مەسەلەن ئەتواندرێ بەکار بهێندرێ بۆ ئەوەی مناڵ لە پاڵ خوێندنەکەیە پەرە بە خوێندنەوە بداوە فێری کللتوری خوێندنەوەی بکێکی ئێستا غیابێکی زۆری هەیە گەورەکان تااقەتی خوێندنەوەیان نەماوە بە شاشەوە خەریکن و مرۆڤ بۆ زانیاری جەنابیشت مناڵ بەردەوام سەیری گەورەکانەکە کاتێک من و تۆ بینێ شاشایی شاشەمان بەدەستەوەیە ئەو حەقە ئەیا بەخۆی و پێشی وایە کاتێک گەورەکان لەگەڵ شاشەیە ئاژین کەواتە بۆ مناڵەکانیش تەبیعیە بە بۆچوودی من ئەوە بۆچوودی منە هەر لەگەڵ دەستپێکی وەرزی خوێندنە با بڵێن ژیانی کۆمەڵایەتیمان ئەکەوێتە ناو قۆناغێک لە ڕۆتینات واتە ڕاهاتن لەسەر شێوازێک کە خەوتنی زوو هەستانی بەیانیان چوونی مناڵ بۆ مەکتەب هاتنەوە لەوانەیە هەندێک بەریەکەوتنمان کەم بێتەوە بۆیە ئەم دەرفەتە باشە بۆی بەریەکەوتنەکان زیادکەینەوە جاری وایە ماچینەوە بۆ ماڵەوە مناڵەکەمان خەوتووە یان ئەبێ ئێوە شەو زوو بخەوێ بۆ ئەوی بەیانی زوو هەستێ واتە بەریەکەوتن کەمە بێتەوە ئەم دەرفەتە باشە بۆ ئەوەی ئەو بەریەکەوتنە زیاد بێت و ئەو پرۆسەی گفتوگۆ دروست ببێ وە لە نێوانیشیدا پرۆسەی تەشجیعکردن و هاندانی مناڵ بۆ خوێندنەوەی چیرۆک یا خۆت بۆی بخوێنیتەوە ئەوە ڕەنگە جۆرێک لە هینەکان ڕایاڵی پەیوەندی لە بینی تۆ لەگەڵ مناڵەکەتدا دروست بکە حتا زۆر گرنگە خۆمانەزانین مناڵ ناتوانێت ئەزمی هەموو ئەو شتانە بکاکەوەری گرتووە ئەگەر دەرفە دروست بکەی بەڵام تااقەت پڕوکێن نا دەرفە دروست بکەی بۆ ئەوەی بزانی لە چی تێنەگەیشتووە تا هاوکاری بکەیت ئەگەر شعرێک ئەگەر پەخشان و هۆندراوەیەکی لەسەر بووە هاوکاری بکەیت ئێمە یەکێ لە کێشەکانمانەوەیە کە لەم سیستمە نوێی پەروەردە و فێرکردنەیە بەڕاستی مناڵ زۆر بە قورسی فێری خوێندنەوە و نووسینە بێ یعنی ئەوە یەکێکە لەوانەی کە سەرنجی لەسەرە بۆیە ئەگەر بێت و مەسەلەن هۆکاری جۆرا و جۆر بەکاربێنی بۆ ئەوەی کە فێری جارێکی تر لەگەڵ پیتەکانە ئاشنایکەیتەوە کە ئەکرێ طریقی یاری هەیە و حتا ئەم شاشەیە کە ئێمە ئەزانین هەندێک جانبی خراپە بەڵام هەندێک جانبی شێتوانی وەکو تعلیم سوودی لێوەربگری بەڵێ هەندێک دایک و باوکێ منداڵەکەم هەر لە ڕووی ئەم شاشەیە فێری زمانی ئینگلیزی بۆ بێ ئەوەی کە بیبەم بۆ ناوەندێک فێر بێتە ئەکید وایە فێر ئەبێ مناڵ ئیمکانیەتی باشی هەیە بەڵام ئەو ئیمکانیەتەی کە لە وەرگرتن هەیەی ئەگەر تۆ چۆن مناڵەکەت نایهەڵیشتی خراپ بخوات بەجێ ئەوە خواردنی تەندروستیەتێ مێشکیش بە هەمان شێوە بەجێ ئەوەی کە تیکتۆک و کۆمەڵێک یعنی شتی ڕاگوزەری بێکەڵک دەرخواردی بێ مێشکی هەندێک بابەتی فێرکاری تعلیمی وەربگرێ زۆر باشترە ئەمانە ئەرکی خێزانەوە بە دڵنیاییشەوە ئاسانەوە خێزان پێەکرێ باشە توێژەران ئەڵێن کە ئەگەر چالاکیەکی هزری و مێشکیت ئەنجامدا بۆ پشودان دیسانەوە هزرت بەکار مەهێنەرەوە پشوو بە هزرت بۆ نمونە ئەگەر خەریکی کتێب خوێندنەوەی ئەتەوێت پشوویە بدەیت مەچۆرە سەر ئایپاد و لاپتۆپێک یان کارێک مەکە کە یان مەخەوە تەنانەت خەوتنیش بە پشودان دانێت ئەڵێت چالاکیەک بکە کە جەستەیی بێت لەم ڕۆژانەیەمە چۆن بتوانین پشوو بە هزری مناڵەکان بدەین ئەگەر لە ڕووی خوێندنیشەوە پێویستیان بە ئەو پشووە هەبوو بێت بۆ نمونە گەشتێکیان پێ بکەین بۆ نمونە سەردانی شوێنێک بکەین گەشتێکی خێزانی بکەین چۆن نتوانین سوود لەم هەفتەیە وەربگەین بۆی کە گەشەیەکی تەندروست لە جسمیشا هەبێت جگەلەوەی کە پشوو بە مێشک ئەدەین وەڵا بە تاکید ئەتوانم بڵێم کە ئەمڕۆ لە کوردستانیش دەرفەتی ئەوە دروست بووە کە تۆ هەر لە ناو شارەکەی خۆشدا
حرەکە و جوڵە بکەی سەردانی هەندێک شوێن بکەی کە مەسەلەن پێشتر مناڵەکەت نەچۆیان کەمتر چووە و بۆی ئەبدەیت دەکەیتەوە کە فعلەن جوڵەی تایە حرەکەی تایە بەجیا لەوەی کە بیر بکاتەوە لە مێشکی بەکار بهێندرێ بۆ بابەتە با بڵێن هینەکانەوەی پێوترێ ماتماتیکی و زانستیەکان بەکاری بهێنێ بۆ چێژوەرگرتن لەو تەبیعەتە لەو سەفەرە لەو عیلاقاتە لە بینینی دیمەنی جیاواز بە بۆچووی من لە کوردستانە ئێستا یعنی لە زستاندا سوود وەردەگیرێ وە گەشتی زستانە ئەنجام دەدرێ وەکو وتم ڕێگەگەلی زۆر هەن بۆ ئەوەی کە مرۆڤ بتوانێت ئیستیغلالیان بکە بۆ ئەوەی ئیستسماری بکا لەناو ئەو کاتی کە لە بەردەستایەتی نەک کات ئەم ئاڕاستە بکات و نەزانێ چی لە کاتەکات یعنی بەڵکو کات بە تایبەتی هەفتەیەک لە کات لە پشوو بە بڕوای من دەرفەتی ئەوەمان پێدەدات کە بتوانین سوودی لێوەربگری. کاک فازڵ وەک دەزانی ڕۆژ بە ڕۆژ چرخی پێشکەوتن زیاتر پێش ئەکەوێت و پێویستە بۆ هەموو شتێک تەکنیکی نوێمان هەبێت. پێ وایە لەم سەردەمەیە منداڵان پێویستیان بۆیە کە بە تەکنیکێکی نوێ دایکان و باوکان مامەڵیان لەگەڵا بکەن و شێوازی پەروەردەکردنیان تەکنیکێکی تیابێت یان دەبێت لەسەر ئەو پەروەردەکردنەی کە خۆیان پەروەردەکراون پێشتر بە هەمان شێوە ئەوە دروست بووە بۆیە ئێستا خۆی بە کەسێکی باش ئەزانێت لەسەر هەمان پەروەردە منداڵەکەی خۆی پەروەردە بکات چکە ئەمە زۆر جا کێشەیە لە بینی ئەوە بابەتێکی زۆر قوڵە ڕەنگە هەر بۆ خۆی بەرنمەیە هەڵبگرێت چونکە ئێمە قسە لەسەر فەلسەفە و ئەبدەیتی فەلسەفەی پەروەردە ئەکەین کە لە ڕاستیا ئێمە غیابێکی قوڵمان لە پەروەردە لە ناوەندەکانی خوێندن هەیە وەزارەتەکەمان نووسراوە پەروەردە و فێرکردن بەڵام پەروەردەکە زۆر بە خاویان ئەتوان بڵم تا ئاستی هیچ ئیشی لەسەر ئەوەی کە ئەکرێت تعلیم و فێرکردنە بۆیە ئەرکی پەروەردە کەوتۆتە سەر خێزان بە دەرەجە یەکەم واتە بەردی بناغی پەروەردەکە خێزاندایانە دوایی لە دەرەوە بلۆکیە خرێتە سەر ڕاگەاندن بلۆکیە خاتە سەر مزگەوت هاوڕێ سۆشیال میدیا بەعام ئەمانە هەمووی بینای لەسەرەکەن بەڵام ئەگەر ئەساسەکە پتەو بوو ئەوە کاریگەری خۆیە بێ وە بە تایبەتیش پەروەردە ڕەنگە بەپێی ئەو پێشکەوتن و گۆڕانکاریانەی کە لە دنیاە ڕوویاوە وەکو جەنابتان وتان پێویستی بە ئەبدەیتە ئێمە لە ڕابردووە کە تەلەبە بووین لە ناوەندەکانی خوێندنەمان خوێن پەروەردەی توندوتیژیمان لەگەڵدا ئەنجام دەدرەواتە بۆ ئەوەی بارمان بهێنن داریان بەکارهێنا بەدار من بۆ خۆم چەند جار لیانم خواردووە ئەمە ڕێگەیەک بوو بە سەیری کە لەم سەردەمە هەر بۆ تەعیبە واتە ئێمە پێویستمان بە ئالیەتێکی ترە بۆیەش ئەو لە ڕاستیە ئەو زمانەی کە پێوترێک گفتوگۆ مامۆستایەک ئەگەر کەس یعنی هین بۆ بەرامبەرەکەی دانێت واتە بەرامبەرەکەی هەسکا کە مامۆستاکەی وەکو مرۆڤ مامەڵی لەگەڵەکات و حسابی بۆ ئەکا زیاتر لی وەرەگرێ نەک لە ترسە بەڵکو لە ڕێزە بۆ دایک و باوکیش ئێمە ڕاهاتوین لە ڕاستیە لە بابەتێکی کللتوریە بۆ ماماوەتەوە کە بە سەرزەنشت و بە تووڕەبوون و بەمانە مامەڵە لەگەڵ بناڵەکانمان ناکەین بەڵام ئەگەر ڕێگەی تر هەڵبژێرین کە ئەوەی ئەوروپا لەسەری ئەڕوا پێم وایە نەتیجە و کاریگەری و لێکەوتی باشتریە بێ هەم لەسەر زەهنیەت و لایەنی دەرونی مناڵەکە و هەم بۆ ئێمەش کە ئەرکی پەروەردەمان لەسەر ڕەنگە زۆر ماندوو نەبین. بەڵێ زۆر سپاس دەکەم فازڵ عومەر توێژەری کۆمەڵایەتی لە ستۆدیۆم بەیانیە لەگەڵمان بوویت واسەبارەت بە پەروەردەی منداڵ قسەمان کرد زیاتریش جەختمان قسە سەر ئەم هەفتەیە بۆ هیوایەکە هەفتەیەکی پڕ لە سوود بێت بۆ هەموو خێزانەکان زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس مەمنون. بەڵێ لە شاری سلێمانی چەند گروپێک بۆ بە کللتورکردنی کتێب خوێندنەوە دروستکراون و ڕۆژانە ئەندامانی گروپەکە کتێبێک دیاریەکەن دوای کاتێکی بۆ دانێن کە لە مای ئەوەندەدا بخوێنرێتەوە لەلایەن ئەندامانی گروپەکە دواتر بێکەوە دانیشن هەڵسەنگاندن بۆ نێوەڕۆکی کتێبەکە ئەکەن و هاوکارمان دالیا کەمال قسەی لەگەڵ ژمارەیەک لە ئەندامانی هەردوو گروپی شەهید لەیلا قاسم و مەهاباد قەرەداغی کردووە با پێکەوە بینەری
ئێستا ئێمە لە ناوەندی جەمال ئیرفانیەکێکە لەو ناوەندانەی کە زۆربەی چالاکیە هوەری و کولتوریەکانە ناو ئەم ناوەندەیە ئەنجام دەدرێت لە پشتی منەوە گروپی شەیلیلا قاسمە یەکێکێکە لەو گروپانەی کە لەسەر بە کولتورکردنی خوێندنەوە دەکات چاوەڕێی ئەوەین گفتوگۆکەیان تەوابێک کە لەسەرێکی لەو کتێبانەیە کە خوێندویانەتەوە تاوەکو دواتر گفتوگویان لەگەڵ بکەین لەسەر و ئامانجانەی کە هەیەە بۆ بە کولتورکردنی خوێندنەوە. گروپی شەیلیلا قاسم چۆنی هەوڵەیات کە کولتورکردنی خوێندنەوە بە تایبەتی لە ناو گەنجاندا دروست بکات ئەو بنەمایانەی کە ئێوە کای لەسەر دەکەن زیاتر چۆنە؟ ئێمە وەکو گروپی شەید لەیلا قاسم پێک هاتووە لە سیویەک ئەندام و هەمووشیان خانە منەوە ئەندامانە بۆیە ئێمە ئەو لایەنەمان هەڵبژاردەوە کە بەس خانم لە خۆی بگرە گروپەکە لەبەرەوەی خۆتان نەزان لە هەرێمی کوردستانە بە تایبەتی لە لای خانمان لەبەروی زیاتر بەکاری ماڵەوە و بەخێوکردنی مناڵەوە خەری کرد لایەنی خوێندنەوەیان فەرامۆش کردو ئێمە ویستمانە لە ڕێگەی ئەم گروپەوە خوێندنەوە بە کللتور بکەین لە ناو خانمانە و دانیشتەکانمان هەموو جارێک نزیکی 15 ئافرەت لە دواتە هەموو هەر سیویەکەنان بۆ دانیشتنەکان کاتێک خوێنەوە بۆ کتێبێک بکەین یەنە ئەوێ دانیشن اینجا ئێمە سەر ئەم گروپە کاتێک خوێنەوە بۆ کتێبەکەین لەژێر ئارەزوومەندانەیە واتە خوێنەوە بۆ هەر کتێبێک هەر ئەندامێک لەو گروپە واتە گروپەکە لیدەرێکی دیاریکراوی نییە دەرگایەکی زۆر باشە بۆ ئافرەتانی کە حەز بە خولای خوێندنەوەکەن و هەمانە بەتەنیا حەز بە خوێندنەوە ناکایان ئەڵێ مەجالێکم نییە بەڵام کە تو بتنە ئەو گروپەوە ئەکید ئەبێ مەجالێکی خۆتی بۆ دانێت و بیرت ئەکەوێتە کە تۆ لەو ڕۆژەیە خوێندنەوەت هەیە بۆ کتێبێ و خۆتی بۆ ئامادەکەی و جا لەوەش کە تۆ ئەتوانم بڵم ترست ئەشکێت تۆ بەتەنیا ئەگەر کتێب خوێنیتەوە لەوە چێ ئەو زانیاریانی کە پێتە نەتوانانی بە دەوروبەرەکەتی خێتە ڕوو بەڵام لەو گروپەیە ترسێ ئەشکێ بۆ دەوروبەرەکەتی باسەکەی تەیە و لە قەزایەک لە ناحیەیەک کۆبوونەوە بکەین. یەکێکی دیکە لەو گروپانەی کە کار لەسەر کولتوری کتێبخوێنەوە دەکا گروپی مەهاباد قەرەداخیە کە ئەم گروپە هەم دەرفەتیان ناوە بە کچانیش و بە کوڕانیش تاکو پێکەوە کار بکەن لەسەر کولتوری کتێبخوێنەوە بەدەم خواردنەوەی قاوەیەکەوە باز لە چێژی خوێندنەوە دەکەین و هەروە گرنگی ئەم گروپانە خات و هێشوو باشیت ئەگەر زیاتر خۆتان باز لە ئامانجەکەتان بکەن بۆچی ئەم گروپە دروست بووە و میکانیزم و کارکردنتان چۆنیە؟ سوپاسدانەکەین گروپی مەهاباد قەرەداغی بۆ گەشەپێدانی کولتوری ئەم گروپە کە ئێمە ڕامانگەاندووە ئەمە بەرنامەیەکی درێژخایانی کێتی ئافرەتانی کوردستانە لە هەموو شار و شارۆچکەکان بلا کوردستان ئەم بەرنامەیە جێبەجێ دەکرێت. ئێمەش وەک ئەنجومەنی دەوروبەری سلێمانی کە ئەنجومەنێکین لە ڕێکخراوی یەکێتی ئافرەتانی کوردستان و بەبێ جیاوازی کار دەکەین. پێمان باش بۆ ئەم گروپە ڕاگەێنین ئەم گروپە کۆمەڵێک ئامانج وە کۆمەڵێک بەرنامەی هەیە ئامانجی گروپەکە بەرزڕاگرتنی ئەو بڵێن هەوڵی تێکۆشانانەیە کە خاتون نووسەر ساڵانێک لە بواری نووسینداوە لە بواری ڕۆشنبیریدا کاری کردووە و خزمەتێکی زۆری بە خەڵکی کوردستان گەیاندووە بە تایبەتی چینی ئافرەتان. یەکێک لە بنەماکانی ئەوەی کەەوە ئەم گروپەمان پێکێناوە ئێمە ئەوەیە ڕاستە ڕێکخراوێکی ئافرەتانین و هەوڵ بۆ ڕۆشنبیرکردنی ئافرەتانین و کار لەسەر ئافرەتانەکەین بەڵام گروپەکەمان بە جۆرێک پێکێناکەوە ئافرەت و پیاوانتیایە بەشدار بن لەبەر ئەوەی بۆ بابەتەکان خوێندنەوەمان بۆ بابەتەکان تەنها لە یەک گۆشەنیگەی ئافرەتانەوە نەبێت پیاوانیشتایە لە بیرکردنەوەیە جیاوازن تاکو بتوانین گۆشەنیگەی پیاوانیش وەربگرین. با باسی گرانترین مارەیی بکەین کە بڕێکی زۆر مارەیی دراوە لەلایەن دادگایەکی بەریتانیاوە بە خێزانی حاکمی دووبەی. دادگایەکی بەریتانیا بڕایدا حاکمی دووبەی کە 730 میلیۆن دلار بە هاوسەری پێشووی بدات. دادگای باڵای شاری لەندەنی پایتەختی بەریتانیا بڕیاریدا محەممەد بن ڕاشد ئال مەکتوم جێگری سەرۆکی ئیمارات و سەرۆکوەزیران و حاکمی دووبەی بڕی 730 میلیۆن دلار بەداتە هیا حسێن و دوو منداڵەکەی کە ئێستا لە بەریتانیا دەژین. ئەمەش با گرانترین ڕێکەوتنی دوای جیابوونەوە لە بەریتانیا دادەنرێت. لە ساڵی 2019ەوە هیای تەمەن 47 ساڵ هاوسەری محەممەد بن ڕاشد لە دووبەی هەڵات و خۆی گەیاندە لەندەن
توانی کەیسی بەخێوکردنی مناڵەکانی لە دادگاش بباتەوە بۆ خۆی منداڵەکان ئێستا لە لای دایکیانن. هەیە کچی حوسێن بن تەڵال شای پێشووی ئوردونە دەرچووی زانکۆی ئۆکسفۆردا و محەممەدی هاوسەری پێشووی بە کەسێکی تونند و تیژ و بە زۆر هێشتنەوەی دوو کچی دیکەی شەمسە و لەتیفە تۆمەتبار کردووە. وەک چۆن هەندێک لە گەلانی جیهانیادی درێژترین شەوی ساڵ دەکەنەوە لای خۆشمان بە شەوی یەڵدا ناسراوە. ژمارەیەک وڵاتیش بە گوێرەی دابوونەریتی خۆیان ئاهەنگ و فستیڤاڵ و بۆنە ئەگەڕن بۆ درێژترین شەوی ساڵ کە ئەو شەوە بە خۆشی تێپەڕێن. بۆ مەبەستە لە شاری ئۆقسەری باشووری مسر مەراسمێکی تایبەت بۆ ئەم بۆنەی ڕێکخراوە کە دەڵێن درێژترین شەوی ساڵ تەنیها یەک خولەک درێژترە لە شەوانی دیکە با بینەربین بەیەک. لە پەرزگای ئامون لە شاری ئۆقسەری مسر چاوەڕێی دەرکەوتنی خۆر دەکەن. جیا لە مسریەکان کۆمەڵێک لە شارەزایانی شوێنەوار و گەردون ناسی و بەشێک لە گەشتیارانی بیانی لێرە ئامادەن و دەیانەوێت لە بینینی خۆر هەڵاتن و دەستپێکی کورتترین ڕۆژی ساڵ بێبەش نەبن. شتێکی سەرنجڕاکێشە بتوانین لێرە خۆر هەڵاتن ببینین. بەڕاستی ئەمە شتێکی نایە بە ئەوەی جێی سەرسوورمانە بەر لە 30 ساڵ خەڵک گوێی بەم دیاردە ساڵانەیە نەدەدا، بەڵام ئێستا زۆربەی خەڵکی جیهان و میسریەکانیش هاتوون بۆ پەرستگای کڕنگ بۆ ئەوەی خۆر هەڵاتن ببینین. ئەمە زۆر جوانە. وەک چۆن هەندێک لە گەلانی جیهان یادی درێژترین شەوی ساڵ دەکەنەوە و لە لای خۆشمان بە شەوی یەڵدا ناسراوە، ژمارەیەک وڵاتیش بە گوێرەی دابوونەریتی خۆیان ئاهەنگ و فێستیڤاڵ بۆ درێژترین ڕۆژی ساڵ ڕێک دەخەن. لەم ناوچە شوێنەواریەی مسریش کە مێژوەکەی بۆ زیاتر لە 3000 ساڵ دەگەڕێتەوە و دەیان پەرستگای سەردەمی فیرعونەکانی تێدایە، مەراسیمێکی تایبەت بۆ ئەم بۆنەیە ڕێکخراوە. ئەمڕۆ یەکێکە لەو ڕۆژە خۆشانەیە ئۆقسر ئاهەنگی بۆ دەگێڕێت کاتێکم دیاردەگەردونیە ڕوودەدات و خۆر بەسەر پەرستگای ئامونەوە دەردەکەوێت. ئەمەش تەنیا جارێک لە ساڵدا ڕوودەدات و سەرەتای وەرزی زستان ڕادەگەینێت. لە ڕووی زانستیەوە کورتترین ڕۆژ لەو کاتەدا ڕوودەدات کە خۆر دەکەوێتە سەر هێڵی ناوەڕاستی زەوی لە 20 بۆ 23 کانونی یەکەمی هەموو ساڵێک، ماوەکەی 10 کاتژمێر و 12 خولەکە. درێژترین ڕۆژیش لە نێوان 20 بۆ 23 حوزەیرانی هەموو ساڵێک ڕوودەدات کە 14 کاتژمێر و 4 خولەک دەخایەنێت. بەم شێوازە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان. هیوادارم کە بەدڵتان بوو بێت. تا سبەینێ بێ گەیشتنەوەیکی دیکە و کۆمەڵێک بابەتی دیکە بۆ ئێوە دێمۆلاتان خەتەکە.